بسم الله الرحمن الرحيم. دەڵێ مەیموونی کوڕی میهران دەفەرمێت نمونەی زانای چاک و ڕێک و پێک و باش لەناو ئاواییدا وەکو سەرچاوەیەکی زوڵاڵ و ساف و باش وایە. تەماشای کە ئەو ئاوە سپی و جوانە، ئەو سەرچاوەیە کە لەو شاخەی دێتە دەرێ چەندە سپی و جوان و ئاوێکی زوڵاڵ و سازگارە. دەفەرمێ نمونەی زانای چاک و باش لەناو ئاواییدا وەکو کانی و ڕووبار و سەرچاوەیەکی جوان و ساف وایە. چۆن خەڵک لەو ئاوەی بەهرەمەند دەبێت، بەکاری دێنێت، کاتێک تەماشای دەکات دڵی پێی خۆش دەبێت. زانای باشیش لەناو ئاواییدا سودبەخشە بۆ ناو کۆمەڵگا و دڵ و دەرونی خەڵکی ئاو دەداتەوە بە ئیمان و ئیسلامەتی. گوتراویشە زانایان وەکو ئەستێرەی ئاسمان وان، وەکو ئەستێرەی ئاسمان وان دنیا ڕووناک دەکەنەوە و پارێزگاری لە زەوی دەکەن، واتە پارێزگاری لە خەڵک دەکەن بۆ ئەوەی کە فکری نامۆ نێتە ناو خەڵک. بەڵام کێ زانایە؟ ئەو کەسە زانایە کە ئیسلام بەکردەوە تەفسیر دەکات، ئەو کەسە زانایە کە کار بە عیلم و زانست و زانیاریەکەی دەکات. زانا ئەو کەسەیە کە لە پێناوی خوای پەروەردگاردا ئیش دەکات و خەڵک بانگ دەکات بۆ ئیسلام و بۆ تەوحید و یەکتاپەرستی. زانا ئەو کەسەیە لەبەرەی خەڵکی مەزڵومە و دژی زاڵمانە. فەزەیلی کوڕ عیاض دەفەرمێ ئێمە وەکو چۆن کە سوورەتی قورئان فێر دەبووین ئاواش فێر دەبووین و فێر دەکراین کە دژی دەسەڵاتداری زاڵم و ستەمکار و دژی زاڵمان بین. زانا ئەو کەسەیە لەبەرەی خەڵکی مەزڵومە دژی خەڵکی زاڵم و ستەمکارە. ئەگەر زانا بەو شێوازەیە بوو مانای وایە وەکو سەرچاوەیەکی زوڵاڵ و سازگار وایە لە ناو کۆمەلگا و بۆ کۆمەلگا. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێت خوای گەورە نمونەی بە گیاندارێکی زۆر خراپی زانای خراپ هێناوەتەوە. خوای گەورە پەناماندات. مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا. أو بۆ بەنو ئیسرائیلیەکانە جوولەکەکان، ئەو جوولەکە زاڵمانەوەی ئستەمکارانەی ئێستا کە زوڵم دەکەن و ستەم دەکەن و خەڵک دەکوژن، ماڵ و منداڵی بێتاوان دەکوژن و خەڵکی مەدەنی دەکوژن. ئەو نمونە لەسەر ئەوانە، بەڵام بۆ هەموو موسڵمانانیشە. دەفەرمێ ئەوانەی کە تەوراتیان وەرگرت و تەوراتیان پێدرا بۆ ئەوەی کە کاری پێ بکەن بەڵام کاریان پێ نەکرد، بە تایبەت زاناکانیان، نمونەیان وەکو تەشبینەوەی گوێندرێژ وایە کە ئەوە زۆر خراپە. چۆن ئەو سود لەو عیلمە نابینێ، لەو کاتێک باری کتێبێکی لێ بندرێت، کتێبێکی لەسەر پشت بێت سودی لێ نابینێت، ئەو زانایەش خراپترە، چونکە سود لە عیلم و زانست و زانیاریەکە نابینێ و کاری پێ ناکات، بگرە خراپتریشە. بەڵام زانای باش وەکو سەرچاوەیەکی زوڵاڵ وایە لە ناو کۆمەلگادا، زانای خراپیش زۆر خراپ و خەتەرە بۆ ناو کۆمەلگا. خوای گەورە پەناماندات. بۆیە گوتراوە ئەگەر دوو چین باش بن لە ناو کۆمەلگادا، کۆمەلگا هەمووی باش دەبێت. دوو چین باش بن لە ناو کۆمەلگادا، کۆمەلگا هەمووی باش دەبێت. کێن ئەوانە؟ یەکەمیان زانایان، دووەمیان دەسەڵاتدارەکان. ئەگەر زانایەکان باش بوون، کاریان بە عیلم و زانست و زانیاریەکەی خۆیان کرد و دەسەڵاتدارەکانیش باش بوون، معنای وایە جەماوەڕ و خەڵکیش بەگشتی هەمووی باش دەبێت. خوای گەورە بمانگێڕێ لە کەسانی چاکەکار و زانای چاکەکار و طالب العلمی چاکەکار ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.